ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە بتوانم خزمەتێکی یانەی خۆشەویستی کوردستان بکەم، ئەویش یانی زاخۆیە. ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە و بە پشتیوانی ئەو هاندەرە خۆشەویستانە و یاریزانان و پاشان دەستەی ئیداری بتوانین بە هەمومان ناوی زاخۆ زیاتر بڵندکەین. ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە ئەوەی لە تواناما بێ منیش وەکو ئاکۆنووری بتوانم خزمەتی یانی زاخۆی پێ بکەم ئینشاءالله.